نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، براني آزيت خوشويستم، ڕۆڵۆ مناڵ ئەمانەتی خوای پەروەردگارە ئەیداتە دەستی ئێمەی دایک و باوک، و لە ڕۆژی قیامەتیشا پرسیارمان لێەکا ئایا ئێمە ئەو ئەمانەتەمان بە جوانی پاراستووە و بە جوانی تەسلیم کردوتەوە؟ خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی ئەتەحریمە: یا ئەیها الذین آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة. أي أو كساني كباورتان هناوة، كشايتمانتان هناوة، كبرواتان هي إسلام ديني حق راستقينية، خوتان ومالو منالتان بباريزن لا آقري جهنم، آقري يكسو تمنيكي مروفا كانوا بردي كبريتية. إمام علي خوالي الرازي بيت لتفسيري أوي منالا كانتان بباريزن، إمام علي أفرمي علموهم وأدبوهم، أفرمي بجواني أبي فيريان كان وبجوانيش أبي پرورديان كان. هرچی دەستگاکانی خوێندنی عالەمی ئیسلامی هەیە هەر هەمووی دەستگای پەروەردە و فێرکردنە، هەر هەمووی تربیە و تعلیم، پەروەردە و فێرکردن هەر لەوەوە هاتووە بەڕێزان کە پێویستە مناڵ پەروەردە بکرێت و پاشان فێرکرێ. ڕەسوولی خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەر هەمومان وەکو شوان واین و هەر کەسێکیش لێ ئەپرسرێتەوە دەربارەی ئەوەی لە ژێردەستیایەتی. کاربەدەستی وڵات شوانی ئەو وڵاتەیە و بەرپرسیارە دەربارەی ئەو ملەتەی کە لە ژێردەستیایەتی، و ئیتر پیا بێت حتا ئەگاتە دایک و باوک بەرپرسن لەوەی لە ژێردەستیانایە، و محاسبەیان لەسەر ئەکرێ و لێپرسینەوەیان لەسەر ئەکرێ. زۆرێک لە دایکان و باوکان زۆر دڵیان خۆشە بێ کاتێ مناڵیان ئەبێ ئاهەنگی بۆ ئەگێڕن، حەیوانی بۆ سەرە بڕن، خۆشی بۆ ئەکەن، بەڵکو پێش ئەوەی لە دایکیش بێت جوانترین شتی بۆ ئەکڕن، هەر لە پۆشاکەوە، هەر لە بێشکەوە، هەر لە جێگاوە. ئەمانە ئستعدادن، ئامادەیی بۆ ئەوەی کە ئەو مناڵە لە دایک ببێ. بەڵام هەمومان یان زۆربەمان لە بیرمانە چێ کە کاتێ مناڵ لە دایکە بێ ئیتر بەرپرسیارەتی لەسەر هەر لە ئەوە ڕۆژەوە حتا وەکو ئەو مناڵە لە دنیاە ئەمێنێ و بەرپرسیارەتی لە ژێردەستی ئێمەیە. بەڵکو پێش ئەوەیش، بەڵکو پێش لە دایک بوونەکەیشی حەقی ها لەسەرمان. زۆربەمان ئەو حەقانە ئیهمالمان کردووە. بۆیە ئیمامی ئیبن القەیم ئەفەرمێ هەر کەسێک ئەگەر ئیهمالی مناڵەکەی بکە و فێری ئەوەی نەکا کە پێویستە لە ئەدەب و لە زانست، ئەوە گەورەترین خراپەی بەرامبەر بە مناڵەکەی کردووە. حەقی مناڵ بەسەرمانەوە چییە بەڕێزان؟ حەقی مناڵ بەسەر ئێمەوە چییە؟ حەقی مناڵ بەسەر ئێمەوە بریتیە لەم خاڵانە بە کورتی ئەیڵێم، بەڵام ئیتر ئەمە لە ژێریا ئەنواع و ئەشکال شتەیە، بەڵام هەر ئەیخەمەوە بیرتان وەکو ڕؤوس نقاط. یەکەمیان ئەبێ دایکێکی باشی بۆ هەڵبژێری، ئەبێت دایکێکی باشی بۆ هەڵبژێری. کاتێ تۆ ژنە خوازی بەس تەنها بیر مەکەڕە ئەو ژنە جوانە و چاوت تێرەکە،
یان گوێت تێرەکە چونکە خەڵکێ ژن نەخوازیێ بۆ ئەوی گوێی تێر بێ نەک بۆ ئەوی چاو خۆشی تێر بێ ئەسڵەن یانی هەنێ کەسێ بۆیە ژن نەخوازیێت تاوەکو گوێی تێر بێ یعنی چۆن گوێی تێر بێ یعنی خەڵک بڵێ فڵانە کەس ژنێکی جوانی خواستێ هەنێکی شەیە بۆ ئەوە ئەی خوازیێت چاوی تێر بێ یعنی بەس بدوێنێ شتێکی جوانە لە بەردەمی و تەواو وا ئەزانێ بووکەڵە ئەسێنێ بەخوا هەیە والله هەیە بەس هەدەفی ئەوەیە ژنێکی جوانی هەبێ هیچ مەبەستێکی تری نییە لە ژنهێنان هەر نازانێ ژنهێنان چییە بۆچی هێنێ بەڵام پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆ کچ و بۆ کوڕ کاتی هاوسەرگیری بکەن نەسیحەتێکە ئەفەرمێ تنكح المرأة لأربع خەڵک ژنە خوازیێ هەرێکێ بۆ شتێکی خوازیێ هەیە بۆ جوانێک هەیە بۆ پارەکە هەیە بۆ دەسڵاتەکە هەیە بۆ هەرێکێک بۆ شتێک هەیە بۆ بنە ماڵەکەی ژی ئەو مازاوای ماڵی فڵانە کەس عەشرەتە و بنە ماڵەیەکی وایە و ئەمانە هەر هەمووی پەشیمانی لە دوایە ئیلا ئەوەی ئەخیر نەبێ کە لەبەر خاتر دین و ئەخلاقەکەی ئەوە ئەیباتەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەروەها بە ئێمەش کاتێک کچەکانمان ئەدەین بەشوو یان کچ کاتێک خۆی ئێسەوای پیاتۆ خۆی پیاوی خۆی هەڵەبژێرێ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد كبير للروايتك وفساد عريض أمان منع المكان ما دام كشكانتان كسيكي خاون دين وخاون أخلاقات وتداوي بيدن بي يتربير لدسلات وبارو وبلو بايا وخانو سيارو منصب ووظيفة معنا مكانوا والله أو كاتا أي بنوا أجر أو نكم فسادكي جورة لسر الزاوية برفاع به بويا في أوشاكان بيشيناني أمة إسلام وات يجيشتون كدايك كتاب خانة أجر دايك شاك به حمو مالك شاك به دوهم لحقكاني من الله سر ما نخش يستكانم أويا فروردي شاكي بكين لسر بيروباوري باش لسر عقيدي باش يا كم شتي كمن الفيرك فيري دينو بيروباورك أكري أخوي تعالى لسورتي لقمانا لسر زماني لقماني حكيمة فرمي يا بني وكن ركي أي كر شرينم لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم توحيد أساسي يكواناسي كالشريك بوخوا قرار مدى براسي أو باش برياردان بوخواي تعالى ظلمكي زور قوريه پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لە مناڵیەوە مناڵی مسلمانان و بەتایبەتی مناڵەکانی خۆی و دەور و بەرەکەی بەو شێوە پەروەردە کرد هەر بە مناڵی بە ئیبن عەباس فەرموو يا غلام إني أعلمك كلمات احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاهك هەر لە مناڵیەوە فێرەوەیەکە کە ئاگای لە خوا بێ دائما خوای لەبەردەم بێ لە کاتی کار و گفتارەکانیە وحديثك دريجة من ما بس أويا كفي غمري خاص صلى الله عليه وسلم يكم شتيك زور جرينجي في أداء مسألة عقيدة وبيروبا ورا دواي أو فير كردني نيوش زور مهمة خوش في سكان من على كان من رابينين شن زحمة من العمر بقات الدصال يشتان نازاني شون سجدة ببا يا نازاني الرجاي مزجود لك فيه شن زحمة نازاني دزنيش بقر عمري دصالة كل هي لدتي فري كردوها چەند زەحمەتە هێشتا سورەتی فاتحات پێ لەبەر نەکردبێ چەند زەحمەتە بینیتە مەدرسەی ئینگلیزی و پارەیەکی زۆری لەسەر سەرف بکەیت بەڵام فێری نوێژت نەکردبێ زۆر زەحمەتە من خەڵکی وا هەبووە باوکیشی لەگەڵ یا بووە عمری 50 ساڵ بە تیمام وەساق قەسەم بەخوا تۆ لە وتاری جمعە ئەمڕۆ دوای جمعە بەیەکەوە ڕۆیشتین بۆ مارە بڕینێک باوک و کوڕەکە لەگەڵ یەکا بووین لەناو سیارێکە تیمام وەساق توتت حەقی مناڵ لەسەر باوک ئەوە من عمرم 50 ساڵە تا ئێستا باوکم نەسیحەتێکی نەکردم بۆ مەسەلەی دینداریەتی وەڵڵا هەر خوا ئەم ڕێگایی پێم پیشاندا نە فێری نوێژی کردم نە فێری فاتحای کردم نە فێری ئیسلامی کردم نە لای مامۆسایەک فێرم کە بۆیە مەسئولیەت و بەرپرسیارەتی لەسەر دایک و باوک کە بەڕاستی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ مروا أولادكم بالصلاة وهم أبناء 7 سنين يعني ئەمریان پێ بکەن با نوێژ بکەن هەر لە 7 ساڵانەوە زۆر گرنگە بەڕێزان و مناڵ پێشینانی ئومەت مناڵەکانیان هێنا بۆ مزگەوت ئەیاندا بەدەستی مامۆسایەک لە مزگەوتە
پەروەردەیەکی جوانی بکە لەسەر ئیسلام لەسەر قورئان. مناڵەتان بینی لە ماوە لە تەلەڤیزۆن مقابلەی لەگەڵا کرا پۆلی حەوتە هەموو قورئانی لەبەرە، غەریبیش نییە. یعنی مناڵ هەیە لە مزگەوتەی خۆمان لەخوا بەزیابێ پۆلی 5 جارێکان حەوتیش نییە لەخوا بەزیابێ هەموو قورئانی بە مەزبوطی و زۆریشی لەبەرە. باوکو دایکی باش پەروەردەی کردووە، گرنگی باشیان پێداوە. ئیمامی شافعی لە 7 ساڵان هەموو قورئانی لەبەر بوو، بۆیە لە 16 ساڵان فتوایەدا بۆ شارێک وەکو بەغا. ئەو کاتە بەغا عاسیمە و پایتەختی هەموو عالەم ئیسلامی بووە، نەک بەسی عێراق بووە. عەدالەت لە بینی مناڵەکانمانە، زۆر کەس ئەمە نازانێت. فەرقەکە لە بینی مناڵەکانیان، کچ و کوڕیەیە فەرقەکە لە بینیانە. نابێت بەڕێزە، نابێت. ڕۆژێکیان ئەسحابەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا، من فلانە کەسی ژنم، یعنی یەک دوو ژنی هەبووە دیارە، ویستم هەدیە داوای لێ کردم هەدیە بۆ کوڕەکەی بکەم، منیش هەدیەیەکم بۆ کردووە، بەڵام وتێتی قبولی ناکەم تا پێغەمبەر نەکەیتە شایەت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەموو مناڵەکانت ئاوا ئەم دیاریەت بۆیان کردووە چە تۆ ئەتەوێ ئەمە بکەیتە ناو ئەم کوڕەتەوە، هەموو کوڕەکان و مناڵەکانی ترت کچ و کوڕەکانی ترت ئەمەت بۆیان کردووە. فەرمووی نەوە وەڵای پێغەمبەر دەی فەرمووی من شایەتی نادەم لەسەر ناحەق. اتقوا الله واعدلوا بين اولادكم، لەخوا بترسن تەفریقە لە بینی مناڵەکانتانە مەکەن، دادگەری بکەن لە بینی مناڵەکانتانە. ئینسان بێت دادگەری بکە حتى لە مەسەلەی دیاریکردنە، دیاری بۆ مناڵەکانت مادام خۆتای لە ژیانە وەرەسە نییە نابێ کچ و کوڕەکەش فەرق بکەیت. یعنی بۆ نمونە ئەگەر شتێکی 500,000 بۆ کوڕەکەت کرد ئەبێ بۆ کچەکەتیش 500,000 بکەیت. ئیشیە بکە مناڵەکانت کوڕەکان ئەمیان زاڵ نەبێ ئەویتر حەقی ئەویتر بخوا، کوڕەکانت زاڵ نەبن بەسەر کچەکان تا حەقی کچەکانت بخۆن. ئیشێکت کردی بێت خۆت ئەزانی کوڕ و کچەکانت چۆنن. چەندەها کەسەیە حەقی کوشتەکەی خوا، حەقی براکەی خوا، حەقی کوڕە حەقی دایکیان نەخۆن. خی گەورە بەخاتر ناوجوانەکانی خۆی هیدایەتمان بدەن. بابەتەکەم ماوێتی ئینشاءالله بۆ دارێکی تر. یا ڕەبی خوایە بەخاتر ناوجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی، هیدایەتمان بدەیت، دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی لە تەپاڕێنەوە ئیسلاحمان بکەی، یا ڕەبی لە تەپاڕێنەوە ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی، یا ڕەبی خوایە ئیسلاحی خێزانەکانمان بکەی، یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، یا ڕەبی بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین، یا ڕەبی خوایە شیفایان بدەی یا الله. یا ڕەبی خوایە کار بەدەستانی ئەم وڵاتە دادپەروەر و عادل بکەی، یا ڕەبی ئیسلاحیان بکەی، خوایە خراپەکانیان چاک بکەی، یا ڕەبی ئەگەر کەسێکی هەنیش چاک نابێ خوایە لە کار بەدەستی لای بەری بۆ ئەوەی ملەتەکەی نەچەوسێنێتەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە تەبایی و برایەتی و خۆشەویستی بخێتە نێو هەموو چین و تایفەکانی ئەم وڵاتە یا ڕەب العالەمین. خوایە خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقەرار بکەی، لا گرانی و قات و خڕی بە دوورمان بگری. ئامین ئامین. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، ئاگاتان لێبێ کەوا لەم ژیانە پارە بەجێ ئەهێنڕێ، خانوو ئەڕۆخێنرێ، ئەو خانووی کە کردوتەوە ئەو قەسر و کۆشک و تەلارە ڕۆژێ دێ ئەڕاو نامێنێ، دەسڵات و پلەپایە وەزیفەش ئەمانە هیچی نامێنێ. ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ تۆ و بە کەلکی تۆ دێ بەناو قەبرەکەت بریتێ لە مناڵەکەت کوڕ بێ یان کچ بێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر ئینسان مرد کردەوەکانی لەم دنیاە کۆتایی پێدێ ئیلا لە سێ ڕێگاوە کردەوەکانت ئەمێنێتەوە بۆت، سێ ڕێگا ئەمێنێتەوە بۆت. ئەمە لەبەرکەم سێ ڕێگا. یەکەمیان سەدەقەیەکی جاری، مزگەوتێکت دروست کردە بۆ خوا، پردێکت دروست کردو چاک کردووە بۆ خوا، کارێکی چاکت کردووە و ئەمێنێتەوە لە پاش بۆ خوا. شتێکت هەیە خستۆتە شوێنەی خۆیەوە و بۆ خۆت بەردەوامە، حتا ئەو ڕۆژە ئەو شتە ئەمێنێ کردەوەکانی تۆش بەردەوام بۆت تێ. دووهەم خۆشەویستەکانم، علمێک کە لە پاش خۆت خەڵکی تر عەمەلی پێکەن، قورئانت خەڵک فێر کردووە، ئیجازەی قورئانت داوە، ئیجازەی علمی شەرعی داوە، خەڵکت فێر، حتا مامۆسای مەکتەب خەڵکت، مامۆسای بیرکاریت خەڵکی فێر بیرکاری کردووە، مامۆسای ئینگلیزیت خەڵکت فێر ئینگلیزی کردووە، مامۆسای لە مەکتەبە خەڵکت فێری شتی چاک کردو ئەمێنێتەوە. ئێستا من بیرم تێ حەلێکی ابتیداییەوە بیرم تێ مامۆساکانم چیان فێر کردوم، قەتیش لە بیرم ناچێت و خەڵکیشم بەو شێوە فێر کردووە، بۆیە بۆ ئەوان ئەڕوا بە بەردەوامی. مامۆسا ئەجری لە هەمووان گرنگترە،
طبعا مامۆسای ئاینی و هەروەها مامۆسای مەکتەبیش. و یەکێکی تر لەو شتانە وەلەدی ساڵحە، یعنی ڕۆڵەی چاک، کوڕ بێ یان کچ بێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ وەلەد کوڕ بێ یان کچ بێ، یعنی وەلەد بۆ کوڕ و بۆ کچیشە، ئەمە ئەمێنێتەوە بۆ خۆشەویستەکە. هەبە بەردەوامی هەرچی بکە ئەو مناڵە تۆ فێرت کرد بێ. ئاخر مناڵێ ئەو باوکەی کە مناڵی پەروەردەیەکی باش نەکردووە، ئیهمالیانی کردووە، فێری هیچی چاکیانی نەکردووە، ئەوە هیچی دەست ناکەوێت. بەس ئەو باوکەی کە هەموو حەق و مافەکانی بەقەدەر توانە داوە، ئەم کەسە بە بەردەوامی لە ڕێگای ئەو مناڵانەوە، ئیتر ئەو مناڵە ئەوە چەندێک بڕ بکە لە چاکە و چاکەکاری بۆ ئەمتێ. جا هەوڵ بدەن ئەو مناڵانەتان هەبێ بۆ ئەوەی بەردەوام بۆتان بمێنێتەوە. چەند ناخۆشە ئیسا هەیە لەنا ئەم مەجلیسە لەوانەیە ساڵێکی شەنەوی تو یا ڕەبی خوای ڕەحمە دایک و باوکم، ئەزانی چەند زەحمەت، یا خێرێکی نەکرد بێ قوربانیەکی بۆ دایکی یان بۆ باوکی نەکرد، زەحمەتە. ینی هەوڵدان لەو مناڵانەتان هەبێت کە دائیم لە پاشی مردن تیش بیریان لای تۆیە، دوعات بۆ ئەکەن، چاکەت بۆ ئەکەن، خێرت بۆ ئەکەن، و ڕێگای چاکەیان گردێتە بەر. ئەگەر لە بیریشیان بچێ مهم خۆیان ئەهلی نوێژ و تاعەتن، ئەوە هەمووی بۆ تۆ دێت، تۆ فێریان کردووە.